مەترسیەکانی سەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بەهۆی یاسای بودجە ئاشکرا دەکرێت. بۆچی ئەو پارەیە لە یاسای بودجە هاتووە بەشی هەرێمی کوردستان ناکات؟ دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی عێراق بە مەبەستی پەسەندکردنی بودجە، ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی ئاراستەکردنی گۆڕانکاریەکانی بودجەی ساڵی 2024 بە پەرلەمانی عێراق. ئەو بڕێکەوە لە یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە کەمترە لەو بڕێی پێویستە بۆ دابینکردنی موچە. لەم بارەیەوە فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند مانگانە 775 میلیارد دینار تەرخان کراوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم. جگە لەو بڕە بۆ هاوکاری کۆمەڵایەتی بڕی 90 میلیارد دینار تەرخان کراوە. کۆی گشتی دەبێتە 865 میلیارد دینار. بەڵام تاوەکو ئێستا ئەم بڕە پێویست نییە کە بۆ دابینکردنی موچە هەیە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 950 میلیارد دینارە بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. ناوبراو باسیەوە دەکات کە پێویستە ئەم بڕە زیاد بکرێت بە گوێرەی بڕیارەکەی دادگای فیدراڵی کەوا داوا دەکات موچەی موچەخۆرانی هەرێم وەک عێراق دابین بکرێت. تاوەکو ئێستا بڕیاری کۆتایی لەم پرسە نەدراوە و بە ئەگەری زۆرەوە بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەشی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچە بە گوێرەی ئەو لیستەیکەوە مانگانە حکوومەتی هەرێم بۆ بەغدای ناردووە بچەسپێندرێت لە حاڵەتی لەم شێوەیەش پێویستە گواستنەوەی پارە بۆ تەواوکردنی خەرجی موچەخۆران ئەنجام بدرێت.